مسك بما درس وبشار رابطنا وإعلان وعشرة دم گفتگوی ڕووداوەکان گفتگوی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتگوی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتگو دەکات. کوردستانیانی خۆشەویست لە هەرکوێ بیسەرمانن سڵاوتان لە بێم کاتتان باش. من پەریتایرم لە ستودیۆکانمان لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکاوە بە یارمەتی هاوکارانم بەرنامێکی نوێی گفتگوی ڕووداوەکانتان پێشکەشەکەین، لەگەڵمان بن. خۆرەزان بۆ خۆتان دەزانن کە بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق کاردانەوەیکی زۆری بە دوای خۆی داهێنا کە لە دژی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باس لەوە دەکات کە لە دژی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان واکە لیستی تاکە کەسی بەشدار وێ لە هەڵبژاردن و ژمارەی کورسەکانی پەرلەمانیش کە بۆ 100 کورسی کەم دەکرێتەوە بەسەر 4 پارێزگادا بەش دەکرێت. دەنگ دەریش بە کارتی بایۆمەتری دەنگ دەدا، بەڵام دیار نییە چارەنووسی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان چی دەبێ. هەروەها دادگا کۆتایی بە کورسی کۆتاکان هێناوە کە دەبێ ڕکابەری لیستەکانی دیکە بکەن. هاوکات پەرلەمانی کوردستانیش بۆی نێبڕیار لەسەر پرسە چارەنووس سازەکان بدا کە ئەم بڕیاری دادگای فیدراڵی عێراق زۆرترین کاردانەوەی بە دوای خۆیدا هێناوە و باس لەوە دەکرێت کە پرسی زۆرێک لە چاودێری سیاسی و هەندێک لایەنی سیاسیە کە ئایا دادگای فیدراڵی عێراق دەتوانێت پاشگەز بێتەوە وە گفتوگۆی نێوان کریستیان و دادگای فیدراڵی عێراق دەستی پێ کردووە. دانوێت دادگا پێداچوونەوە بە بڕیاری هەڵوەشانەوەی 6 کورسەکان لە پەرلەمانی کوردستان کەن بە گوتەی بەرپرسانی یاخود بەرپرسێکی یاسای پەرلەمانی کوردستانیش باسی لەوە کردووە کە دەتوانن یاسا هەڵبژاردن هەموارکەنەوە کۆتایی بۆ زیاد کرێ و دادگای فیدراڵیش بە بڕیارێکی لە بڕیارەکەی پێشووی پاشگەز بێتەوانێ. ئەم بڕیارەی دادگای فیدراڵی دڵخۆشی زۆرێک لە موچە خۆرانی هەرێمی کوردستانی بە دوای خۆی داهێناوە بۆەوەی کە ئیدەی موچەکانیان لە کاتی خۆیدا بدرێت. لەگەڵ ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق گفتوگۆی زیاتر دەکەین. کاک ئەحمەد سڵاوت لەبێ، ئەم کاتت باش، زۆر سوپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سڵاو بۆ بەڕێستان، هەموو کاتێکتان باش. کاک ئەحمەد بۆ خۆت دەزانی کە بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق زۆرترین کاردانە و قسە و باسی بەسەردا بە دوای خۆی داهێناوە لەوەی کە کۆتاییانان بە کورسی کۆتاکان زۆرێک باس دەکرێت لە مەساڵحی گشتیدا بوو، زۆرێک باس دەکرێت لەوەی کە کاری نەمانی کۆتاکان نوێنەرەکان خۆیان بوون. دەمەوێت سەرەتا ڕای جەنابەت بزانم لەبارەی بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراقەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ڕادیۆی دەنگی گەل. لە ڕاستیە پێشتریش من ئاماژەم پێکرد بوو کە هەموو پەرلەمانێک لە دنیا دەبێت نوێنەرایەتی تەواوی چین و توێژەکانی ئەو هاوڵاتیانە بکە کە نیشتەجێی سەر ئەو خاکەن. ئەگەر توانرا وەکو نەتەوە ژمارەیان لە ئاستی ئەوە بوو کە نەتەوە بن، بەڵێ نەتەوە بن و بتوانن دەنگی خۆیان بن بە نوێنەرەکانیان و بە شێوەیەکی گونجار. ئەگەر نەکرا سیستەمی ئینتیخابیەکە بە شێوەیەکی ئاوا بوو کە نەئەکرا وەکو نەتەوە نوێنەریان هەبێ، ئەوە کرێ وەکو پێکهاتە کە بە شێوەیەک لە شێوەکان مراعاتی ئەو پێکهاتەیە بکرێ و بە کۆتا دەنگەکانی هەرچەندێک هەیە نوێنەرێکی هەبێت لە نێو پەرلەمانە بۆ ئەوەی بتوانێت بەرژەوەندی گشتی ئەو نەتەوەیە ئەو پێکهاتەیە ڕەچاو بکە. بەداخەوە لە هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی وڵاتێکی فرەئاین و ئاینزایە فرەنەتەوە و ئەنتیکە، بۆیە ئەم بابەتە لە ناو دەستورە هاتووە، بەڵام گرفتەکەوەیە لە هەرێمی کوردستانە ئەم بابەتە خراپ بەکارهێندێ بەوەی کەوە پێکهاتە هەیە لە هەرێما بەناوی پێکهاتێ، بەڵام لە ناو دەستوری عێراقان نەتەوەیە. ژمارەیان لە ژمارەی پێکهاتە تێپەڕیوە، هەم خۆیان ئیدعای ئەوەکەن، هەم لە شوێنەکانی دیکە دەنگ ئەهێنن، کورسی ئەهێنن. بۆ نمونە پێکهاتەی تورکمان کە لە هەرێمی کوردستان وەکو پێکهاتە ناویان هاتووە، بەڵام لە دەستوری عێراق بە نەتەوە ناویان هاتووە.
لە پەرلەمانە نوێنەریان هەیە و ئەو خولانەی ئێمە لەوێ بووین نۆ کەس کە لە نەتەوەی تورکمان بوون ئەندامی پەرلەمان بوون لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک 2 ئەندامیان سەرکەوتووە بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک کەواتە ئەمان ئەتوانن تەمسیلی خۆیان بکەن و دەنگی خۆیان بن بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان نوێنەرانی تورکمان و نوێنەرانی با بڵێن نەتەوە و ئاین و ئاینزاکانی دیکە بەکارهێنراون بۆ بەرژەوەندی باڵای هێزێکی سیاسی کە لە ماوەی ئەو هەموو کێشمەی کە لە نێوان هێزە سیاسیەکانە ڕووی داوە نوێنەری ئەم پێکهاتەو نەتەوانە هەمیشە باڵانسی هێزێکی سیاسی تایبەت کە ئەوەش پارتی دموکراتی کوردستانە بۆیە ئەمانە خۆیان بوون بە هۆکاری ئەوەی کەوا تەواوی هێزە سیاسیەکان نیگەران بکەن لە خۆیان بەوەی نەیانتوانین نوێنەری نەتەوەی خۆیان بن نوێنەری پێگاتەی خۆیان بن خاڵی دووەم هەژمونی پارتی دموکراتی کوردستان هەر لە هەڵبژاردنەوە هەتا داخستنی پەرلەمان زاڵە بەسەر پەرلەمانی هەرێمی کوردستانە بۆیە بە شێوەیەک لە شێوەکان هەموو هێزەکان جۆرێک لە بێدەنگیە یا هەماهەنگیان هەبوو بۆ ئەوەی چیتر ئەم 11 کۆتایە بەکار نەهێنرێ بۆ لاسەنکردنی باڵانسی هێز لە پەرلەمانی کوردستانە ئەجینا ڕەنگە هیچ کەسێک جورئەت بە خۆی نەدا دژی نوێنەرایەتی نەتەوەیەک یا کەمینەیەک بێ لە کوردستان و عێراقدا. باشە زۆر قسە و باسێ لەبارەیەوەی کە ئەم بڕیارەی دادگای فیدراڵی ڕەنگە ئێستا کەسانێکان زۆر دڵیان پێی خۆشە بەڵام بۆ داهاتوو لێدانە لە قەواری هەرێمی کوردستان و بچووکردنەوەی هەرێمی کوردستانە هیچ زەرەر و زیانێکی نییە بۆ داهاتوو بۆ هەرێمی کوردستان؟ لە ڕاستیا ئەوە بەنسبەت هەڵبژاردنەکەەوە بڕوان ناکەم هیچ شتێکی تیابێ ئەوەی کەوا وای کرد کە هەڵبژاردن دواب بکەوێ ئەوەی کەوای کرد پەرلەمان ڕۆڵێکی ئەوتۆی نەمێنێ ئەوەی کەوای کرد پەرلەمان شێوازێکی گوڵێکی باغا نمایشکە ئەوە هێزە سیاسیە کوردیانن کە خۆیان بە مدافعی سەرسەخت و ئەوەڵینی قەزیی نەتەوە ئازانن ئەوان بوونە هۆکاری ئەوەی کە نەتوانن لە کاتی خۆیان یعنی تەسەور کە هەموو ئەو ئەنجومەنەی کە هەڵبژێراون لە ئەنجومەنی شارەوانیوە دەست پێ بکە ئەنجومەنی پارێزگاکان دەست پێ بکە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەنجومەنی پارێزگامانێ ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنی شارەوانی لە نەوەدەکانە هەڵبژێرا ئێستاشی لەگەڵا بێ دووبارە نەکرایەوە هەڵبژاردنەکەی ئەنجومەنی پارێزگا یەکەم خول لە 2005 هەڵبژێرا لە 2014 هەڵبژاردنی دووەمی بۆ کراوە لە 14 هەڵبژاردنی دووەمی بۆ کراوە لە 23 تا ئێستا هەڵبژاردن نەکراوەتەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەوە بەشێکی بەشی پەرلەمان یعنی لە پەرلەمانی کوردستانە چەند خول تا ئێستا بەردەوام بووە مەسەن لە هیچ کاتێکە بە درێژایی 92 تاوەکو 2023 کە نزیکەی 20 ساڵ 30 ساڵەکە ئەبوایە 7 خولونی و یا 8 خولی پەرلەمانی ببوایە ئایا 8 خولی پەرلەمانی بووە نەخێر بە دڵنیاییەوە 4 خول بووە ئەویش بە نیوە ناچەو بۆیە ئەوە ئەگەر کەسێک ئاماژە بەوە بکە ئەم قانونە دەبێتە هۆکاری ئەوەی هەرێمی کوردستان تەحجیم بکرێ و پاشەکشە بکە لە قەوارەی هەرێم ئەوە ئەو هێزە سیاسیانە بەرپرسندێ خاڵی دوو ئێمە دەستورێکمان هەیە لە عێراقا هەمووان دەنگیان پێداوە و کوردێکێک بۆ لەوانەی کەوە وەزیریان لاداوە لە بەرەوەی دەنگی پێنەداوە من لە بیرمە بەڕێز فەتاح زاخۆلی ئەو کاتە وەزیری ڕۆشنبیری بوو لە بەرەوەی قەناعەتی بەو دەستوری عێراق نەبوو دەنگی پێنەدا بۆیە ناچاریان کرد ئیستیقالە پێشکەش بکە ئەم دەستورە حاکمە بەسەر هەمووانەوە لە ئەم دەستورەی ئێمە کە باسی دەستورەکەین دوو جۆر دەستورمان هەیە لە دنیا دەستوری مەرینمان هەیە دەستوری جامیدمان هەیە واتە دەستورێکی نەرم کە گۆڕانکاری تیا ئاسانە دەستورێکیشمان هەیە وشک و چوارچێوە بۆ دانراوە گۆڕانکاری تیا قورسە دەستوری عێراق لەو جۆرە دەستورانەیە کە پێوتێت دەستور جامید واتە دەستورێکی وشکە و گۆڕانکاری تیا قورسە بەڵێ لەبەر ئەوە قەوارەی هەرێم قەوارەیەکی دەستوریانی لەناو دەستورە ئەو بابەتە بڕێنراوەتەوە کە هەرێمی کوردستان هەرێمێکە سەر بە عێراقی فیدراڵیە ڕاستە کۆمەڵی قەزایە هەیە لە دیباجان نووسراوە کە ئەوە دیسان خلاف هەیە لەوەی ئایا دیباجە بەشێکە لە دەستور یا بەشێک نییە لە دەستور بەڵام هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی دەستوری
ثابتة لناو دستور عراقة أوي واي كردوا تصوري أو بكريك أم قراران محكمة اتحادي تحجيمي هريمة بو آيندي هريمي كردستان خطرناك أو تصرفات وسلوكيات كهريمي كردستان وكو هريمي معاملي نكردوا وكو دولتك موازي معاملي كردوا بونمونا لناو دستور عراقة ڕێگە نادابەوەی هەرێم بتوانێت نەوتی خۆی بفرۆشێ ڕێگە نادابەوەی هەرێم لەگەڵ تەواوی دنیا مامەڵی علاقاتی خارجی بەڵام بەرپرسانی هەرێم بە ئارەزوی خوانم کاریان کردو ئەمە تەجاوز بووە لە حدود و سەلاحیەتی هەرێمەکە بۆیە ئێستا گەڕانەوە بۆ ئەو دۆخە ئەمان پێ بەلایەنەوە قورسە ئەجینا ئەگەر دەیتە سەر ئەوەی شێوازی فیدراڵیەت لە وڵاتانە ئەوەی لە هەرێما بووە دەولەتێکی موازیە بە مقابلی دەوڵەتی عراق چۆن عراق تەمسیلی دیبلۆماسی لە دنیا کردووە هەرێمی کوردستان تەمسیلی دیبلۆماسی کردووە چۆن تیجارەی خارجی لە دەستورە لە مادەی سەودەی دەستورە کە حەسب بۆ حکوومەتی اتحادی نەخێر هەرێمی کوردستان تیجارەی خارجی بە کەیفی خۆی کردووە باشە مەساراتی هەرێمی کوردستان بە کەیفی خۆی بەکارهێنا باشە کاک ئەحمەد من ئەمێ پرسیارێکی لێکم بەس وەڵامی ئەمەم زۆر بە کورتینە بەڵام کورتتر لەوانی تر وەڵامم بەرەو بۆ ئەوەی هەندێک پرسی دیکەم هەیە دواتر چینە سەر سکاڵای بەرزکردنەوەی پلە بەرزکردنەوەی موچەی فەرمانبەران و ئەو کارتێک کە دروست سەکرێت چۆن دەدرێ ئێستا لایەنێکی سیاسی دیاریکرا و هەر با بڵێن پارتی دموکراتی کوردستان بەتایبەتی لە ڕێگەی میدیاکەیەوە زۆر لە هەوڵی ئەوەیە میوان دێنە شرۆڤە لەسەر ئەم بڕیاری دادگای فیدرالی عێراق دەکا باس دەواکە کە ئایا دادگای فیدرالی عێراق دەتوانێت لەم بڕیارە پاشگەز بێتەوە یاخود نا قرارات المحكمة الاتحادية لما دينا والسيد دستورها هات وقرارات المحكمة الاتحادية باتة وملزمة بلى نتاني لي أدري نكسي جتواني من الجري اللي بكاوكو منه وتعبيرا بكار هنا وهالبزي وتعبيرا بكار هنا بلى كزناتو أنا من الجري اللي بكاو بلغمان لسر محمد حلبوسي لسر من الصكة بكاتا قرار محكمة الاتحادية داتو دابرزي لسر من الصكة وشوي وبو مالو بويا أجل برادراني بارتي بالذات باز لو كان محكمة اتحادي ليك حالتات وانا باش قصدته تاننا دعوايكي تر تقديم بكري قرار لسر او دعوة تازية بيشوانا بم دعوة كونا لو حالتات او مستحيلات لم فترة زمنية اشتواء بكري مستحيلات محكمة اتحادي خوي لكدار كان لسر او قضية ولسر بارتي ديمقراطي كردستان بويا هاتشي شروفكاري دنيا هيبيهن قراري محكمة اتحادي لإستدا هلوشانوي نية وتانا ليداني نية وابي جيبجيج بكري باشا بۆ خۆ دەزانی کە دۆسەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا نزیکەی 10 ساڵێکە بێ ڕاگیراوە و سکاڵاکەش لە دادگای فیدرالی دواخراوە بۆ 7 ئازار بەڵێ چاوەڕێی چی بکەن موچە خۆران ئەوانەی کە چاوەڕێی بەرزکردنەوەی پلەکەیان دەکەن سەبارەت بە ئەم قەرارە تەمان قەرار کە ئەمە بەرزکردنەوەیە بۆ مەسەلەی موچە ئەو قەرارەی کە باز کە لە پێشترا دراوە قەراری موچە کە لە ڕاستەوخۆ بدرێت جەنابەت لە بەلجیکای نازانم بەلجیکا سیستەمی بەلجیکا سیستەمی فیدراڵیە یا سیستەمی مەرکەزیە فیدرالیە سیستەمی فیدراڵیە هەموو ئەو وڵاتە فیدراڵیانە دوو جۆر موچەخۆریان تایە موچەخۆرێک لە تەواوی بەلجیکا لە یەک کاتا موچە وەرەگرێ موچەخۆرێکیشمان هەیە سەر پەیوەندی بە ئەینەکانەوە هەیە کانتۆنەکانەوە هەیە محافەزەکانەوە هەیە کەواتە ئەوەی کە لە عێراقا ئەگوزەرێ تا ئێستا هەرێمی کوردستان نەیهێشتووە هیچ مەجالێک بۆ دەوڵەتە ئیتیحادیەکە بمێنێتەوە کە ئەمە نییە من لە کەنەدام بینیوە ئیماراتم بینیوە هەندێک لە وڵاتانم بینیوە کە فیدراڵین بەڵام مەسەن جەنابەت خۆت لە بەلجیکاژیت ئەزانی دوو جۆر موچەخۆر هەیە موچەخۆرێک کە دەوڵەتە بە سیستەمێکی مەرکەزی موچەیە دێتێ موچەخۆرێکیش کە کانتۆنەکان موچەیە دەنێ کە ئەوە هەندێکیان گرێبەسن هەندێکیان دائیمن بۆیە مەسئلەی موچە مەسئلەی پلەبەرزکردنەوە دوو بابەتە
محکمە اتحادی کە دێ بڕیار لەسەر قەزیەکەدا ساسی تایبەت هەیە چونکە هەردوو کەس کە منازعەیان ئەبێ ڕوو بکەنە دادگا. مەسئلەی ئەمەی کەوا لەبەرز نەکراوەتە مخالفەی قانونی 22 بۆیە محکمە دێت لەسەر ئەم قەزیە بۆ ئەوەی پێش ئەحتاج نەکەوین تەوەقوعەکەم کە محکمە اتحادی بەو ئاڕاستە بڕیاردا کە ئەبێ لەبەرزکردنەوە دەست پێ بکاتەوە. بەڵام با چاوەڕێبین بۆ حەڤەی سێ بزانین محکمە چه ئاڕاستەیە گوەرەگرێت لەو بابەتە. باشە لەسەر مەسەلەی پێدانی موچە هەندێک لە فەرمانبەران ڕاستە دڵخۆش بوون خۆشی خۆیان دەربڕی بوو بەڵام هەندێکیشان تۆزێ لە سترێس و دوودڵەیە کاژین کە ئایا موچە چۆن دابەش دەکرێت بە چ ڕێگایەک دەبێت باسەوە دەکرێت کە لە ڕێگەی کارتی بانکیەوە دەبێت ئەمە چۆن هەرێمی کوردستان دەتوانێت کۆنتاک بکات بۆ پێدانی موچەی فەرمانبەران. ئەگەر ئەمەشمان بۆ ورد بکەیتەوە سوپاس دەکەین. بەڵێ جەنابتان ئاگادارن کە سیستەمی بانکی لە عێراقا سیستەمێکی پاشکەوتووە ئێستا نەیتوانیوە نظامی ئەتمەتەی مەصاریف بکە کە بکرێت بە سیستەمێکی ئەلکترۆنی و ویزە کارت و بزنس کارت و ئەمانە بەکاربێنێ. بۆیە لە ئێستادا محکمە اتحادی بەشێک لە بڕیارەکەی ئەڵێ سەوتینەواتە بە ئەلکترۆنیکردنی موچەی فەرمانبەران بەشە عامەکەی ئەو فەرمانبەرەی کە قەلیقە فەرمانبەرە لەو پێش یەقینی بۆ دروست بوو کە هەرێمی کوردستان ناتوانێت موچەی باتێ. ئێستا لەو یەقینە هەنگاوێک هاتۆتە پێشەوە کەوتۆتە دەست عێراق و محکمە اتحادی بڕیارێکی لەو بارەدا بەس لەسەر ئالەتی پێدانی موچەکە ئەم مانگە بە شێوە نەقدیەکەی جاران ئەدرێ طيب سامی لە لیژنەی مالیە ئەوەی باس کردووە کە مانگی سێ ئەبێ ئەکاون دروست بکرێ و هەموو فەرمانبەران بزنس کارتیان هەبێ بەڵام ئەوە هەرێم نییە بەرپرسە لە دروستکردنی کارتی بانکی ئەوە ئەو وەزارەتەیە کە خۆی موچەکەدا کە طیب سامیە بۆیە لەسەر هەرێمی کوردستانە ئەم تەفاوزە یعنی وەگەڵێ قلب الطاولة مێزەکە هەڵگێڕێتەوە بەسەر مفاوزی عەرەبیا بڵێ خۆ من موچەی نادەمێ من بەس بەیاناتم لایە فەرمەوە بەیانات و تۆ موچەکەی تۆ کارتی بانکی لە بانکەکان بۆ دروستکە فەرەی بانکەکانە بێنەرەوە بەپەلە یا لە بانکی TBI بۆی دروستکە و موچەکەی بدەرێت لە ڕێگەی کاتۆ بۆیە ئەبێ کە ئیلزامی حکوومەتی اتحادی و هەرێم کراوە هەرێم بڵێ ئەو ئیلزامە من هەر ئەوەندەم لەسەرەکەداتا و بەیانات بەڵام هەرێم بۆ ئەمە ناکە لەبەرەوەی ژمارەی فەرمانبەرانی هەرێم کە ملیۆنێک و 255,000 433,000 موچە لە وەزارەتی پێشمەرگە وەرەگرن کە هەرێم ئامادە نییە ئەم ژمارە بخاتە بەردەست بۆ ئەوەی وەکو جاری پێش و دەیان شەریف و دەیان ڕۆسەمی تیا دەرکەوێت. باشە بۆیە پێدانی موچە بەردەوامە بێ بەڵام ئالیەتی پێدانەکەی ڕەنگە لە مانگێک بۆ مانگێکی تر جیاواز. دنیاک سوپاس ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشوی پەرلەمانی عێراق کە لەگەڵمان بووی ڕۆژێکی خۆشت هەبێ. ڕۆژێکی خۆش بۆ ئێوە بەڕێزی سەرچاوەکانمان. بەڕێزان ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە 15 کورسی لەگەڵ کورسێکی کۆتایی کریستیان پێکاتوە بۆ دانانی پارێزگار و پێکێنانی حکوومەتی خۆجێی کەرکووک لە 16 کورسی نیوە زائیدیەکی پێویستە واتە 9 کورسی تا ئێستا هیچ لایەنێک نەیتوانیوە ئەو ژمارەیە کۆ بکاتەوە. یەکێتی 5 کورسی پارتی دیموکراتی کوردستان 2 کورسی کریستیان کە نزیکە لە یەکێتی 1 کورسی هەیە لایەنی عەرەبی و تورکمانیەکان 8 کورسی لایەن عەرەبیەکان 6 کورسیان هەیە کە هاوپەیمانی عەرەبی 3 کورسی هاوپەیمانی عروبە کورسێک هاوپەیمانی قیادە 2 کورسی هەروەها تورکمان 2 کورسی هەیە. تا ئێستا ئەنجومەنەکە نەیتوانیوە یەکەم کۆبوونەوە بکە لەسەر بانکەشتی پارێزگاری کەرکووک بە وکالەت دەبوایە ڕۆژی 5 ئەم مانگە یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێی پارێزگای کەرکووک بەڕێوچێ بەڵام لایەنی تورکمان و عەرەب ئامادەی کۆبوونەوەکە نەبوون. ڕۆژی چوارشەممە 21 دوی هەر ئەمساڵ نوێنەراتی هێزە سیاسیە براوەکان لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە سەرپەرشتی و ئامادەبوونی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کۆبوونەوە لە کۆبوونەوەکەدا بڕیاردرا هاوپەیمانی بەڕێوەبردننی کەرکووک لە هەموو هێزە براوەکانی ئەنجومەنی پارێزگا بێ. بڕیارە ئەم ژارە لەگەڵ دکتۆر ئەحمەد کەرکووکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک گفتوگۆ بکەین باوەڕەکەم جارێک ئامادە نەبێت تاوکاتی هاوکارانم هەوڵەدەن ئامادەیکەن لەگەڵمانە
بۆ خۆتان دەزانن کە چەند مانگێک دەبێت کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان عێراق کراوە و یەکێتی نیشتمانی کوردستان بە براوی یەکەم دادەنرێت لە کەرکووکدا، بەڵام تاوەکو ئێستا پۆستی پارێزگاری کەرکووک یەکلایی نەبووتەوانێ، هەرچەندە بەرەی تورکمانی دەوێت بەخولی بێ، دەڵێ 16 مانگ جارێک بێ، بەڵام باوەڕەکەم هەتاکوونێ ئێستا وەڵامی کەوتە وەرنەگیراوە. دەچمۆلای دکتۆر ئەحمەد کەرکووکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە. دکتۆر سڵاوت ببێ، سوپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سڵاو لە ئێوەش لە هەموو گوێگرانتان لە ئەوروپا. سوپاس دەکەین. دکتۆر ئەحمەد دەمەوێت سەرەتا بۆمان ڕوونکەیتەوە بۆچی پۆستی پارێزگاری کەرکووک تاوەکو ئێستا یەکلایی نەبووتەوە. بەڵێ طبعاً دوای 18 ساڵ لە ئەوەی کە انتخابات و هەڵبژاردن نەکرابوو لە شاری کەرکووک، بۆ یەکەمین جار بڕیاری هەڵبژاردن درا لە شارێک کە پڕە لە ململانەی سیاسی. ئێمە وەکو تاندید بەشداریمان کرد لەو پرۆسە گرنگە، ئاسان نەبوو لەبەرەوەی شاری کەرکووک وەکو هیچ شارێکی دیکە نییە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش. ئەگەر لە عێراق و هەرێمی کوردستان یەک نەتەوە و چەند حزبێکە بێ، لێرە چەند نەتەوەیەک و چەند حزبێکەیە، بۆیە لە ڕووی سیاسی و ململانەی زۆر لەسەرەوە چاوی دەوڵەتە ئیقلیمی و جیهانیەکانیشی هەر لەسرە. لە دوای ئەوەی کە هەڵبژاردنێکی باش بەڕێوە چوو، ئەگەرچی لە تمۆحی ئێمەیان نەبوو، بەهۆی ئەوەی کە کۆمەڵی کێشەی تەکنیکی تیا دروست بوو، کۆمەڵی دەنجی زۆرمان سووتا، بەڵام دەنگی باشمان هێنا. ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەنجی یەکەمی کەرکووکیەکان بووین. دوای ئەوە طبعاً خۆتان نەزانن ئیتر مفاوەزات و دانوستانەکان دەستی پێکرد و قسەکان دەستی پێکرد، بەڵام دواکەوتنی ڕێککەوتن لەسەر پۆستەکانی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن و ئەو بابەتانە لەگەڵ زیاتر لەگەڵ عەرەب و تورکمانایە، چونکە هەم لایەنی تورکمانی داوای پۆستی پارێزگارەکە و هەم لایەنی عەرەبی داوای پۆستی پارێزگارەکە. ئێمە بەڕوون و بە ئاشکرا پێیانمان وت پۆستی پارێزگار بە مافی ڕەوای خۆمانی ئەزانین، چونکە ئێمە داخلی پرۆسەیەکی دیموکراسی وەکو هەڵبژاردن بووینە، بەپێی ئیستحقاقی هەڵبژاردنیش بێ ئێمە یەکەمی دەنجی کەرکووکیەکانمان بردووە و زۆری کورسیەکان لە لای ئێمەیە. بەو پێ داوای پۆستی پارێزگاری کەرکووکمان کردووە. تا ئێستاش دانوستانەکان هەر بەردەوامە، کۆتا جار ئەو کۆبوونەوەی بەڕێز سوودانی بوو لەگەڵ سەرکردەکانی سەرجەم پێکاتەکانی شاری کەرکووک. بڕیار وایە ڕۆژی یەکشەممەش دیسانەوە کۆ ببنەوە، ئێمەش وەکو ئەندامانی ئەنجومەن چاوەڕێی دەرەنجامەکانی ئەو کۆبوونەوەی. باشە، دەنگۆیەکە بوو لەوەی کە بەرەی تورکمانی داوای کردبوو کە پۆستی پارێزگاری کەرکووک بەخولی بێت، تا چەند ئەم دەنگۆی ڕاستەواتە 16 مانگ جارێک ئەو تەرخە کرابوو. بەڵام ئەوە هی ئێستا نییە، ئەوە پێشتریشە، هەم لایەنی عەرەبی هەم لایەنی تورکمانی. بەڵام ئێمە وەکو خۆمان جارێ بەو ینی هیچ ڕێککەوتنێک نەکراوە لەسەر ئەو بابەتە. لێرە و لەوێ بڵاوە کرێتەوە لە سوۆشیال میدیا کۆمەڵێک ڕێککەوتن کرابێ یان پۆستی پارێزگار یەکلا کرابێتەوە، نەخێر تا ئێستا هیچ ڕێککەوتنێک نەکراوە لە نێوان هیچ پێکاتەیەکی شاری کەرکووکە. وەکۆی کە هەر باسی سوۆشیال میدیات کرد لایەنێکی سەرەکی، هیچ دەستی لە من یەکەم پۆستێک لای نەبێتەوە؟ من وەکوتم ململانە سیاسەکان هێندە توندن، وای کردووە یەکلاییکردنەوەی پۆستەکان لە کەرکووکە کەمێک تاخیر بێ و ئەمە ئیشی ئێستا نییە، ینی جارانیش هەروە بوو. لەبەرەوەی تۆ تەباشاکە پێشتر ئێمە بڵاومان کردەوە و بەلایەنی عەرەبی و تورکمانیشمان وتمان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی وەکو فراکسیۆنێکی سەرەکی لە ناو ئەنجومەنی پارێزگایە لەگەڵ دروستکردنی حکوومەتێکی تەوافقین، لەگەڵ دروستکردنی حکوومەتێکان کە هەم کوردی تیا بەشدار بێ، هەم عەرەبی تیا بەشدار بێ، هەم تورکمانی تیا بەشدار بێ. ئێمە پێشتری بڵاومان کردەوە کە لەگەڵ سیاسەتی تەهمیشانین، ئێمە نامانەوێت کەس پەراوێز بخەین، تەنانەت ئەگەر عەرەبیش بەتەنها لەگەڵمانە بەهاتایەتە ژوورەوە بۆ یەکەمین دانیشتن هیچ بڕیارێکی سیاسیمان نادا. اینجا ئەو ڕۆژەی کە بڕیار بوو ئێمە بچینە ناو کۆبوونەوەی یەکەمی ئەنجومەنی پارێزگاوە،
طبعا برایانی عرب و تورکمان ئامادە نەبوون ئێمە پێشتر پێیانمان ڕاگەیاندبوو ڕاستە ئێمە سەرۆکی کاتی ئەنجومەن لە لای ئێمەیە پەروین خانە بەڵام ئامادە نین هیچ بڕیارێکی سیاسی بدەین ئێمە ئەندامی ئەنجومەنین بڕیارە سیاسەکان بۆ سەرکردایەتی حزبە سیاسەکان و لایەنە سیاسەکان جێ ئەهێڵین بەڵام ئەوان هێشتا ترسیان هەبوو لەوەی کە دەرگای بۆ پاڵاوتن بکەینەوە یان یاریەک بکەین بەڵام خۆشبەختانە لە ئێستاە ئەندامەکانیان گەیشتونەتە ئەو قەناعەتەی کە بە زووترین کات پێویستەکە ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەن یەکەمین دانیشتنی خۆمان ئەنجام بدەین. باشە قسە و باسێ لەوەی کە ئەگەر لایەنە سیاسەکان ڕێک ناکەون بۆچی پارێزگارێکی بێلایەن دانانن؟ آخر سیکە پارێزگاری بێلایەن تۆ کە پارێزگارێکی بێلایەن دانێ یعنی مانای چییە؟ بۆ نمونە ئێمە دەنجی یەکەمی شاری کەرکووکی پارێزگاری بێلایەن چ مانایەکی ئەمێنێتەوە ئەگەر ئێمە قەرارە بەشداری پرۆسەیەکی گرنگی وەکو هەڵبژاردنمان کردبێ بەپێی استحقاقی انتخابی بێ ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستی پارێزگاری بەربکەوێ سەرکردەیەک لە سەرکردەکان لە یەکێک لە نەتەوەکانی ئەم شارە ئەیود نابێ لەگەڵ ئێمە بە پێی ژمارە مامەڵە بکەین یعنی پێم سەیرە وەڵاممدایەوە ئێوە بۆچی داخلی انتخابات بوون بۆچی هەڵبژاردنتان کرد ینی ئێوە دڵنیان ئەگەر 5 کورسەکەی ئێمە لە لای ئێوە بواە بەم جۆرە مامەڵەتانە کرد یعنی ئەمە جێی پرسیارە بەڕاستی بۆچی باسی انتخابات نەکرێ بۆچی باسی استحقاقاتی انتخابات نەکرێ باشە ئەگەر بەو پێش بێ و لە پەرلەمانی کوردستانیش هەر باسی زۆری نەئەکرا باسی استحقاقی انتخابی ئەکرا بۆچی بۆ کەرکووک ئابە و جۆرە نەبێ ینی باشە کەم نەبوو بیرمان نەچێ ئەوەی کە کوردستانیان لە کەرکووک لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا کردیان بۆی کە دەنگی کورد زۆری نەبێنە و بەراورد کورسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەراورد بە کورسی هەندێک لایەنی دیکەش ڕەنگە شاید حاڵ یاخود گەواهیدەی ئەم قسەیە بن ئێوە دڵنیایی دەدەن وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەوەی کە لە زووترین کادا پۆستی پارێزگار یەکلایی بکەنەوە و لە دوای یەکلایی بوونەوەش ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی کەرکووک کوردستانیانی کەرکووکتان داوە جێبەجێ بکەن؟ بەڵێ ئەمە جموجۆڵەکانمان لە دوای تەواوبوونی هەڵبژاردنەوە تا ئەم دەقەیەشی کرەوە بێ گەواهیدەر و شایەت و بەڵگەی ئەوەیە کە ئێمە لە خەمی خەڵکی خۆمانین لە کەرکووک تا ئەو کاتەی کە ئێمە چوینە ناو بینای ئەنجومەنی پارێزگاوە بەلایەنی عەرەبی و تورکمانیمان کۆمەڵێک پەیاممان پێیانگەیان یەکێ لەو پەیامانە ئەوە بوو کە ئێمە بە خێری خۆمان نەهاتوینەتە سەر ئەم کورسیە بەڵکو خەڵکی دەنجی پێداوین و خەڵکیش سوال و سەدەقەی بە ئێمە نەکردووە هەتاکو بڵێ وەڵا ئەمە کەسێکی فەقیرە بابینێرمە سەر کورسێکە نەخێر لە منی ڕابینیوە بۆ ئەوەی دیفاعی لێ بکەم بۆ ئەوەی خزمەتی بکەم ئێمە هاتوینەتە سەر ئەم کورسیە بۆیە پێویستەکە بە زووترین کات ئێمە وەکو کورد و عەرەب و تورکمان دابنیشین کۆ ببینەوە لە پێناوی خزمەتکردنی هاوڵاتیەکانی خۆمان ینی تەنانەت ئێستا تورکمان و عەرەبیش لەژێر فشاری دەنگدەرانی خۆیانان بۆیە یعنی لە کەرکووکە باشترین چارەسەر ئەوەیە کە بە زووترین کات ئێمە کۆبوونەوە بکەین و ڕێکەوتن بکەین ئێمە نیەتی ڕێکەوتنمان هەیە و نیەتی چاکسازیمان هەیە نیەتی خزمەتکردنمان هەیە و جموجۆڵ و دانوستان و هاتوچۆکانمان لە نێوان پێکاتەکانە بۆ خۆی بەڵگەی ئەوەیە کە ئێمە نیەتی چاکسازیمان هەیە. دنیایەک سوپاس بۆ دکتۆر ئەحمەد کە ڕاستەوخۆ لە کوردستان و لەگەڵمان بووی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕۆژێکی خۆشتان هەبێت. هیزبوداک ئامادە نییە ئەهێنین نەهاتە سەر ڕۆژماریدا من لەکوێ زان ڕۆژمارەداوە بە
بەڕێزان سێمین کۆنگرەی ئەنجومەنی گەلی مەخموور بە دروشمی بە بنیادنانی کۆمەڵگەیەکی دیموکراتی و خۆپارێز ڕێبەر ئاپۆ ئازاد دەکەین دوژمن لەناو دەبین بە بەشداری 420 نوێنەر لە چەند ڕۆژی ڕابردوودا دەستی پێکرد بوو لە دوای 6 ڕۆژ کارەکانی کۆتایی هات واتە ئەو کۆنگرەی ئەنجومەنی گەلی مەخموور 6 ڕۆژی خانە بوو لە هەڵبژارنەکەدا خۆیان نوێ کردوتەوانەیە کە یەکێک لەوانە فلیس بوداک و ئەحمەد شەهباز وەکو هاوسەرۆکی ئەنجومەن هەروەها عەلی بلەهی وەنودەم نیەمان وەکو دیوانی ئەنجومەن هەڵبژێراون ئەگەر هاوکارانم هاوکارم بن بۆ ئەوەی کە فلیس بوداک وەربگرن بڕیارە لەگەڵەوە هەندێک گفتوگۆ بکەین با بزانێکین ئەولەوێتی کارەکانیان چی دەبێت چۆن خۆیان ئامادە دەکەن بۆ چەند ساڵی دواتر وەکو ئاماژەم پێدا کە سێمین کۆنگرەی ئەنجومەنی گەلی مەخموور بە دروشمی بە بنیانی کۆمەڵگای دیموکراتی و خۆپارێزی ڕێبەر ئاپۆ ئازاد دەکەین بە بەشداری 420 نوێنەر دەستی پێکرد بوو لە دوای 6 ڕۆژ دوو ڕۆژ پێش کارەکانی کۆتایی هات کە جارێکی دیکە لە کۆنگرەکەدا راپۆرتی 2 ساڵی ئەنجومەنی گەل ئەنجومەنی ئاشتار و ئەنجومەنی گەنجان خوێنرایەوە لەسەر و بنەمان شەڵسەنگاندن ڕەخنە و پێشنیار بۆ کار و چالاکیەکانی 2 ساڵی ڕابردووکرا هەروە ڕێکەوتنی کۆمەڵاتی و ڕۆژنووسی بڕیارنامەکان بە ڕزامەندی نوێنەران خوێنرایەوە و پەسەند کرا دوای ئەوەی هەڵبژاردن بۆ هاوسەرۆکی ئەنجومەن و هاوسەرۆکی دیوانی ئەنجومەن بەڕێوەچوو لە هەڵبژارنەکەدا فلیس بوداک و ئەحمەد شەهباز وەکو هاوسەرۆکی ئەنجومەن هەروەها عەلی بلەهی و نودەم یەمان وەکو دیوانی ئەنجومەن هەڵبژێران دواتر فەلەز بوداک هاوسەرۆکی ئەنجومەنی گەلی مەخمووریش هەر لە ناو کۆنگرەکەدا باسی لەوە کرد کە لە ماوەی ئەو 6 ڕۆژەدا هەڵسەنگاندنی بەنرخ و چەندین پێشنیاری گرنگ بۆ داهاتوو خراونەتە ڕوو کە بەدۆخێکی سەختدا تێپەڕن یەکەم دۆخ کەلەی بەرپرسیار بن دۆخی ڕێبەر ئۆجۆلانە بمبەستی کۆتایانان بە سیاسەتی لە ناوبردن و نکۆڵیکردنی گەلی کورد و خاکی کوردستان هەروەها بۆی لە داهاتوودا ئەو سیاسەتانی لەسەر کامپەکەیە نەمێنێ و ئەو باسی لەوەش کردووە وەکو خەڵکی کامپەکە خاوەنی ئیرادەن زیاتر لە ئازادی و فیزیکی ڕێبەر ئاپۆ نزیک دەبنەوە و سیستەمی حکمڕانی لە ناو دەبن سیاسەتەکانی چۆڵکردن گوندەکان ئاوارەکان کە دەیانویست کۆمەلگا بێ بناخە و بێزمان بکەن وەکو مەخموور لە ئاسی گیاندام سیاسەتانە ڕەتکراوەتەوە تا دووە ئاسمانیان پاراستووە ڕێگەیەکیان بنیادناوە کە هیژنە دوای وتاری کۆتای ئەندامانی ئەنجومەنی نوێ کە لە 95 کەس پێکات بوون سوێندیان خواردووە دوجار بە خوێندنەوەی ئەنجامنامەی کۆنگرەکە کۆتایی بە کۆنگرەکە هات فلیس بوداک ئێستا لەسەر هەڵی تەلەفۆن لەگەڵمانە کە وەکو دیوانی ئەنجومەن هەڵبژێراوە فلیس سڵاوت لەبێ ئەم کاتت باش سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی دوێنێ گوێم لە گوتەکانت کرد کە لە ناو کۆنگرەکەدا باست کردە بووم یەکێک لەو شتانێک کە زۆر سەرنجی منی ڕاکێشا و ئێستش کە لە کۆنگرەکەدا ئەپدەیتم کردەوە کە باسی چیتان کردووە باستەوە دەکەن ئەولەوێتی کارەکانتان ڕێبەر ئۆجۆلان دەبێ بۆ ئەمە گوێت لە دەنگمە فلیس بله کنگره جمع بحث کرد کنگرامه 6 روزان بردوام کرد پرسکریکین جواکی ریخستنی هات نقاش کردن زیرتر خوال سر روشا ریبر آپو هات نقاش کردن تجریتا گرانکی یا امرالی هات نقاش کردن چالکی اکیمه که هشت محل ویده بردوام دیگه چالکی نوبتیه لکیلکاوی سر پارزنامین ریبرتی فکرین ریبرتی پرورده دیدن دوره پرورده دیدن لجهه چالکی جو پارزنامه تین خواندن سمینار تین داین گردای روشا آب هوای گردای روشا زندان اکوک انسان که زندان ده تایبت نزدیکی بحری دناف بحری ده گردای روشا و آب هوای سمینار جالی دکتران بتی داین همش برای گشتی همش جو کسین کل وید هرینه بهتری خواهی که جواک جبر ام خواب فکری ربرا پره خستم بکن سیستم نتاو دموکراتیک ما خواب ره خستم کریه همی خواباتی که ام دل مشاندن لسر اساسش کناندنا تجریب لسر اساس خورسکرینا سیستم نتاو دموکراتیک جبر ربرا پو گوتو افشار شر سیستمانه
کی جان سیستم زیاتر خو خورد بکه بنده خو اساس آوا بکه که سازیان خو کمیته خو کمیسیون خو به جوای که را آوا بکه او سیستم ابستر بکاره بستر بکه این سرکتن او سیستم جی یا کنه ام دناو د جیان دکن وکی نتاوا دموکراتیک خاصر یا دموکراتیک ای به بنگهش کناندنا تجریدی ای به بنگه شکناندنا داگرکاری ال سر کردستانی ای به بنگهش کناندنا شرکون حال سر گل کرد بسر عتنگاری کردستان تی مشانده د کنگره ده هین زیر طرفات نقاش کردن با آنجا بخورد کردن به سیستمی و هر کسی که دناو د جیان دکه وکی قادر وکی وی سیستمی وکی اندام وکی دلدار وی سیستمی بزانابون تف بگره بزانابون وی سیستمی بده آوا کرد جبان بکار سیستم آنها دستلاتدار لگوند ما باجار ما لولات ما خواه بجه کری ام بکارن وی سیستمی والا در بخن همین سازش دستگاه که دولت ایرو جدبستان هم بگره جه نخوشخانه هم بگره جهن جاندارم و پولیس هم بگره جهن که ایرو احاطنه کردستان اتیدا بجه بونه همین ناوندین راجر کریه نه جبوت بکاری وانا جو کردستان لواز بکی در بخی دویتو آلترناتیف وانا آواز بکی از لکو دارید به لکولانه که لگونده که لباجاره که لولاته که دویو صادت بکاری آلترناتیف فا آواز بکی که دجبری خود تنه بکی تو وی سیستمی والا درخینی تو وی سیستمی جوی وی داری بده قوتاندر در وی حتی نقاش کرن جبری که تایبت گریدای چالکی کنه هم دادن مشاندن وی چالکی همه هیزیرتر چا خورتر بکن جبای بردوان به او چالکی حتی که روشه که جی امرالینه زانین حتی که ام بجن آگاهی که گشتی نبه او چالکی همه بردام بگه لکیلک اوی جی لسازین که هنه طایبت قادم پرورده ده لسر به خواباته که تیمشاندن خواباتین داناسینا فکر ریبرا کجرای گشتی به ریا دیپلوماسی هین زیرتر ده ام لسر خاک عراق جیان بکن بگل عرب لی در دورا مرا امی چابو کرم فکر ریبرتی بدن ناس کرنج برم تو خوازم دوستانیا دنابا جواکا ده بدن آوا کرن اف شرکو تی داینا مشاندن شرکو جواکا بکن دجمنی هوا شرکو جواکا به هوا بدن شر کرنه سیستما اند پاریزنیا ریبرا با آوا کریه دوستانیا دنابا گلان ده دنابا جواکان ده داینا آوا کریه آوا کرنه مجی گوت لسروی اساسی به چرچوه پارادیگمای ده امی بقاد دیپلماسی چا بکارم به جواکین در دور خورتی کلی داینم بوان جواکان فکر ریبرا کو بدن ناس کرم پارادیگما ریبرا کو بدن ناس کرم هیدرتر وانا هاتم نقاش کرن و بردام کرنا چالکیه هی پرنگی کرنا چالکیه وسما گرفته باشه مجاری داگیرکاریه که نبوله خالقانی کنگره که بو خود زنی همو بردمانه هی لسر کمری مخمور لسر شنگال لسر باشوری کردستان بگشتی ام یک جه خلک مخموره جبر داگرکاری لسر کردستان ام پنابر بونه بگومان نتنید کنگره ده همه خبات المده ام مجار تی نقاش کرن ایرو پولیتیقای کتی مشاندن جالی دولت دستلادار و جالی کرد خواهیم هفکار و چاو دجمن تی آنینا کردستان شرک دروار تی مشاندن افشار ده کنگره ده جهاد گوتن افشار شر قرکرنا کردانه شبو ام بکاره بن بی شر راوستینن چاو دجمن به همو هزا خواه سرمدتی بویست ام جواکی جواد به همو هزا خواه لبرانبری و بسکنن افشار تنه جگری لاره نمینه افشار تنه دچیان ده جبر کنایم مشاندن تویست به پروژه آشرگل شورشگری جواب هری زده لسر ویا هاتن نقاش کرد پروژه آشرگل شورشگری ام بکارن گل و گریلا به هفرا لی بخه به هفرا تکوشیم بده مشاندن به هفرا لدجمن بخن ام بکارن دجمن جوالات خود درخن ام بکارن دجمن جخاک خود درخن و ام بکارن داویل به داگرکاری بینن نزیرتر بانگوازی هات کرن که کردیم کنها بونه هفکار خوش به هفکاری بدن پاش دولت داگرکار ایدی و پیمان آلوزانه یا لسر پارچه کرنا کردستان داگیر کرنا کردستان قرکرنا گلی کرد و پیمان بلا والا درخینن کمپلا بازی ثباته یا کو گریدای و پیمان هاتی مشاندن ایدی داویل و کمپلا ورعانی به طایبتی وکی گل اف سوز جاردن نوکرن ما لبرانبری داگرکاری سری نتوان دیه 3 سال ام پنابر جیان بکن لسر خاکی که بیانی ام جیان بکن و ده انجام ده ما 8 جه گوهرتنه جبو ام و داگرکاری جبش کنن تباهی تمن خو ام دناوا تکوشینه که ام دناوا سرحدانه کی دبن و ام تجاری لبرانبر داگرکاری چوک نداینن ام سرینه تاوینن الا ام ماسترن ام تکوشینه که رزگار کرنا خاک خود دل مشانده و جبو وجه تشتا کوج دست مواری ام بکن یعنی وان مجارانه هیدر تصحات نقاش ترین خاتو فلیس بکوی گشتی پیمان والله اسه چون اندام لنا کنگره که داخل بجردروا و پلان و برنامجتان چی دبت بو دهاتو بو دواتر بو چند سالکی دیکه
بله گشتی 405 دلگه کنگره هبو دو کنگره ده مجلس گل هات اریکرین مجلس گل نوتو 5 کسان فکتی مجلس جناب خود نوتو 5 کسان ریوبری مجلس 31 کسان و جناب آن 31 کسان داشی دو هکسروکن ریوبری مجلسی دگشتی مجلس بخوادجی دو هکسروکن دیوان مجلس این زاگونسان هاتن هلبجارتن بله دوی دسته هلبجارتنا بلند ایکو هلبجارتنی کنگره هلبجارتنی شهرداری هلبجارتنی ریوبری سازیا بکن او دسته هات هلبجارتن هین زیرتر پیشنومه بریار هاتن اریکرن دوام پیشنومه بریاران ده شبوک و ام بکاره بن عالی ذهنی ده گوهرتن و گوهرتن انگرنگ بدن پیکانین دنیا مجلس ده و هنه کمیتین مین وکی آوری ده اکادمی دا اینا آواکرین دا اکادمی ده قادرین پیشنگ قادرین مرد بکاره بیجه پروفیسیونال ایکو بکاره ویس سیستمی ده پیشنگتی بکه او قادرین پرورده کرن وکی کسین جواکی آواکرین آوان اکادمیان هاتن بریار گرتن آلی آبوری ده پروژه اینکو بکاره وکی چاندنی لاوروانی و کومین به شکل کومین آوریا کومینال ده او پروژه واره پیشنیار به شکلی هاتن اری کرن جبر کو عمل هرمه کی جان دکن عالی مگرتیا عالی خواندوانان او کو ام بکاره بشین جدر و زالینگی هی برای گرتن حکومت هرمه کردستان را پیشاوی هاتو بگرتن وقتی آلترناتیو ام بکاره بن لیسین مسلکی این پیشه‌ای ام بدن آواکرین وقتی پروژه ام بنگین دو سالی پیشامه بشتی خواندوان مدرسان آماده قدینن ام بکارن بانا بدن آواکرین ام سرکوشه که شهر داشتن دکن وقتی جواد پیوست عالی پاراستان جوهری ده هر فردکی جوادی هر فردکی جوادی وقتی اندامه که پاراستان جوهری تر بگره شیار به جبرکو هم ایریشن عالی چاندی زمانی بدنی دهنه هم ایریشن فیزیکی هوایی ال سرمتی مشان و جبو بیا تنه اند کارو خواب پاریزن هند دانم برین ها هزین هپگه جاستاری لبرگول بری چهار ماه او جیجوی در خواب وکشاندن دمها دهان دب آگاهداری دان که خواب وکشاندنه یعنی نا تمامی پاراستنا ما عایده میه هرچی قاسی حکومت عراقی لدر دور هبه خطرین که هی اوی منه پاریزن بری جی لبرگول جبر وی زیرت وقت جواک ام چه کارم پاراستنا خواب بکن جبر ام دانم جواک کی نکاره خواب پاریزه پاراستنا فرادستی هزی کی دی بکه آن ای بکه و بن دستلاتاری ده آنجی بتونه بونه را رو برو باشه خاتو فلیس عالیه دوستا بریار ها بنگرسن بله خاتو فلیس جواز لمجاری کنگره دم یک پرسلتو کم دوین پرسبب بوتو به کورتی ولامن بیتو سپاس دکم چون که کاتی پروگرام کم اینتر برو کوتای دچه با خود دزانی مخمور جدایی که ویه اصل روی هم جیانی هم سیاسی بارودوخی چونه بگشتی روشی مخمور ده پرسم روشی مخموری سیاسی والله اما بجن عالی جباکی هرچی پیوستیه که نایت پیشوازی کنن افجد روش سیاسی بگیره دایه حکومت عراق به تکیلیان خواهی به ترکیه را تکیلیان خواهی به دوروبر را ریو ریبار لسر گرفتنه ناسنامه ناینه نوکرین ناسنامه یکون ها ام بکارتینن 5-6 محضر در باز بویا جبو توینا خستخانه جبو توینا باجار دوروبر دستور نای داین اجازه سیارین که اینای نوکرن پرسکریک دریان داتین جیان کرن پیوستین جبا که نایم پیشوازی کرن جبر تکیلی خواه به دولت ترکیه را تکیلی خواه به دولت داگیر کرن سر کردستانی را جبر یکی گریدایش در و روشان سیاسی مروف دکاره بجن ها سکناندن اکی هیا نتوین یک بوی دم دریج نای بداره آلا خال مخمور نرا کریه پیوستین و پیک نای نتیکلی خواه خود کریه او دم دریجه جبر وکت عالی سیاسی ده سکناندن که های لگوری دمی دچه سیاست گشتی چاوره مشانده لمخمورجی نزیکاتین حکومت عراق حکومت هرما کردستان حکومت این دولت روسا دیارد به جبو مخمور تنه دناب خواهی ده نه همو خوابات کتی کرم مخمور خواب خواهی دنیا سپاس فلیز بودک هاوسروکی انجمنی گلی مخمور سپاس بو زانیاره کانت رئیس السلاو روشی خوشتان هبت گفتگوی روداوەکانی ئەم هەفتەیە کۆتایی هات تا هەفتەی داهاتوو گفتگوی کۆمەڵە ڕووداوی دیکە بمێنن بەخێر و سەلامەت.